بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی قەزاکان دیارە لە قەزای سۆران تاقیگەی کۆڤید-19 دەکرێتەوە و کۆبینن لە ئێستادا کارمەندەکان سەرقاڵی کارەکانیانن لەم ژوورە دیارە شوێنەکە لە دوو ژوور پێکهاتووە ژوورێشتریشیان لێرە کارمەندانی تەندروستی بە هەمان شێوە سەرقاڵی پشکنینەکان ئەبن لێرانە من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر کردنەوەی ئەم تاقیگەیە ئەسمە لە مامۆستا شۆڕش سڵاوت لێبێتن کردنەوەی ئەم تاقیگەیە لە سۆران تا چەندە زەرور بوو و کارەکانتان چۆن بەڕێوەچن لێرە زۆر سپاس بەخێر بن تەوان لە ئێستادا تەنها یەک تاقیگەی ناوەندی لە هەولێر پشکنین بۆ هەموو توشبووان یاخود گومان لێکراوانی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 دەکەن ئەمە وای کردووە لۆدێکی زۆر قەرەباڵغیەکی زۆر لەسەر ئەو تاقیگەیەبی ڕۆژانەش توانای ئەو تاقیگە ناوەندیە لە 700 پشکنین تێپەڕ ناکە بەکردنەوەی ئەو تاقیگەیە بە دڵنیاییەوە سەرڕای ئەوەی کە ئاسانکاریەکی زۆر بۆ خەڵکی ئەو دەڤەرە دەکات لە ڕووی ئەنجامدانی پشکنین و زوو دەرچوونی ئەنجامەکان بە دڵنیاییەوە لۆد لەسەر تاقیگەی ناوەندی هەولێریش کەم دەکاتەوە و لەلایەکی دیکەش وا دەکات قەبارەی ئەنجامدانی پشکنینەکان لە ڕۆژێکدا زیاتر بێت. ڕۆژانەیەوە لە تواناتاندا هەیە چەند پشکنین بکەن؟ ڕۆژانە تاکو 150 پشکنین دەکرێت ئەنجام بدرێت بەپێی هەبوونی حەجمی سامپڵەکان دەکرێت ئەگەر بە یەک شیفت پشکنینەکان ئەنجام بدرێن لە 70 بۆ 90 پشکنین لە ڕۆژێک ئەنجام دەدرێت بەڵام پلانمان وایە ئەگەر سامپڵ زۆر بووی یاخود گومان لێکراو زۆر بیکەین بە دوو شفت ئەو کات ڕۆژانە تاکو 150 سامپڵ دەکرێت پشکنینیان بۆ بکرێت لێرە لە چەند تیم پێکاتون چەند تیم کارەکانەکەن و لێرە تەنها پشکنین یاخود خەواندنیشتان هەیە ئەو سنتەرە لە تیمێکی 5 کەسی پێکاتون و لەناو ئەو تیمە بەرپرسیارەتەکان دابەش کراون لە ئێستادا ئەم سنتەرە تەنها بۆ پشکنینە وەکو قەزای سۆران یاخود ئەو چار قەزایی دەبەری سۆران باس بین لە ئێستادا ئامادەکاری دەکرێت بۆ دروستکردنی یاخود ئامادەکردنی شوێنی خەواندن بەڵام لە ئێستادا هیچ بڕیارێک نییە بەم زوانە شوێنی خەواندن بکرێتەوە لێرە ئەگەر گومان لێکراوێکە بی یادخۆت پشتڕاست بکرێتەوە کەەوە ڤایرۆسی توشبووی ڤایرۆسی کۆرۆنا ئەوە دەنێردرێتە هەولێر بە مەستی خەواندن لە نەخۆشخانەکانی هەولێر. زۆر سپاس بۆ مامۆستا شۆڕش سەرپەرشتیاری تاقیگەی کۆڤید-19 لە قەزای سۆران دیارەوە کە بینن لێرە سەمپڵەکان وەرەگرن و دواتر لە ژووری ترە ئەنجامەکان دەرەچن و سوودێکی زۆریە بێ بۆ ناوچەکە کەوا هاوڵاتیانە سامپڵیان لێ وەرگرێت لە زیاتەوەی ڕەوانەی هەولێر بکرێن لە داهاتوودا لە سۆران پشکنینەکان ئەکرێن و دەرەنجامەکانیش دەرەچن.